10 ملیار دۆلاری بۆ خرج کرا و دەیان بەڵێنی قەبە بۆ چارەسەرکردنی درا. وەزارەتێکی بە زیاتر لە 200,000 فەرمانبەرەوە بۆ دامەزرێنراوە کەچی دۆخی هاوڵاتیەکانی بەم شێوەیە. هاوینان لە 50% نیوەی ڕۆژەکە کارەبایان نییە. بۆ خۆفێنکردنەوە ڕوو لە چەم و ڕووبارەکان دەکەن و پەنا دەبەنە بەر خۆ ئاوڕشێنکردن و سێبەر و قاڵبە سەهۆڵی کارگەکان. ئەو خزمەتگوزاریی بۆ عێراقیەکان بووەتە سەراب و چارەسەر نەکردنیشی بووەتە پەڵەیەکی گەورە بە نێوچەوانی کاربەدەستانەوە. ئێستا بەرهەمی کارەبای عێراق 26,000 مێگاواتە، لە کاتێکدا پێویستی بە 35,000 مێگاوات کارەبا هەیە. بەوەش لە شەو ڕۆژێکدا 6 بۆ 8 کاتژمێر کارەبا دەدرێت بە هاوڵاتیان بە پێی شار و ناوچەکان. لەگەڵ زیاتربوونی تینی هەتاوی هاویندا 10 شاری عێراق گەرمیان نیوەی پلەی کوڵانی تێپەڕاندووە و لە کاتەکانی ڕۆژدا پلەکانی گەرما دەچنە سەروی 50 پلەی سەدیەوە. ئەوە ژوای کردووە حکوومەت دەوامی فەرمانبەران بۆ ماوەی کاتژمێرێک کەم بکاتەوە و چوونە سەرکاری ژێک کاتژمێر دوا بخات بۆ ئەوەی فەرمانبەران ڕۆژانە زووتر بچنەوە ماڵەکانیان. بەڵام ئەمە تووڕەیی خەڵکی کەم نەکردوێتەوە و داوا لە ئەنجومەنی نوێنەران دەکەن محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیران بانگ بکات و لێپرسینەوەی لەگەڵدا بکات کە بۆچی قەیرانی کارەبا لە عێراق چارەسەر ناکرێت. گرفتی کەرتی کارەبا لە عێراق تەنها لە بنیادنانی ژێرخاندا نییە کە پێویستی بە بودجەی ملیاران دۆلارە، چونکە تێچووی ئەو بڕە کارەبایەش کە ئێستا هەیە زۆر زیاترە لە داهاتی وەزارەتی کارەبا. بۆ پێی تەنها لە ساڵی 2019دا عێراق 9.3 ملیار دۆلاری لە بەگەرخستن و کارپێکردنی تۆڕەکانی کارەبادا خرج کردووە، لە کاتێکدا داهاتی ساڵانی وەزارەتی کارەبا کەمترە لە 1 ملیار دۆلار. سەرباری ئەوەی کە عێراق خاوەنی یەدەگێکی زۆری غازی سروشتیە و دەتوانێت بۆ بەرهەمێنانی کارەبا بەکاری بەهێنێت، بەڵام بەهۆی نەبوونی ژێرخانی پێویستەوە حکوومەت ساڵانە بە بەهای 4 ملیار دۆلار غاز و کارەبا لە ئێرانەوە هاوردە دەکات. هەموو ئەوانش قەیرانی کارەبایان چارەسەر نەکردووە و هاوڵاتیان دوو لە سەر سێی کاتەکانیان بە بێبوونی کارەبای نیشتیمانی بەڕێ دەکەن.